بە گەلی کوردستان گەورەترین تاوان بۆ ئەنجامیدا و ئەو پرۆژانەیش کە هەبووە ئەوەندەی کراوە حکوومەت هەندێکمان جێبەجێ کردووە و هەرچی بکرێ بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان و قوربانیانی جینۆساید ناگاتە دڵۆپەیەک خوێن یا ئازیزانیان کە لە دەستیان داوە لەبەرەوە هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بەردەوامە لە ئەو ئەرکانەی کە بە پێی یاسا لەسەرشانێتی بەرامبەر بە کارەساتەکانی گەلی کوردستان و شەهیدان بە تایبەتی و قوربانیانی جینۆساید تاقانەکانی ئەنفال و ونبووان و ئەو کەیسانەی کە هەن خۆشبەختانە کەیسەکان لە دەرگا یەکلایی بووەتەوە بەڵام تا ئێستا حکوومەتی عێراق بە فەرمی نەچوەتە ژێر قەرەبووکردنەوەی ئێمە داکۆکیەکەی نوێنەرانی حکوومەتی هەرێم و نوێنەرانی گەلی کوردستان لە سەرۆکاتی کۆمار لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراق و نوێنەراتی ئەمەش لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا متابعەکەین بە دوواداچوونەکەین بۆ ئەوەی فشار بکەین بۆ قەرەبووکردنەوەی زەرەرمەندبووانی گەلی کوردستان کە تا ئێستا حکوومەتی عێراق بەداخەوە نەچوەتە ژێرباری ئەو ئیلتیزامە دەستوریە بە شێوازی بە شێوازێکی جۆرا جۆر خۆیانە دزنەوە لە ئەوەی کە هاوکاری و هەماهەنگی زەرەرمەندبووانی گەلی کوردستان بکەن بەڵام ئێمە داکۆکیەکەین و بەردەوامی شەبین شارەکانتان چی دەبن بەردەوام بین لە هەوڵە دیبلۆماسیەکانمان بۆ داکۆکیکردن لەسەر ئەوەی کە ماف و شایستەی گەلی کوردستان و زەرەرمەندبووانی گەلی کوردستان بە تایبەتی کە سوکاری جینۆساید کراوان جێبەجێ بکەن یەکێک لە خاڵەکان لە راپۆرتەکە هاتووە دامەزراندنی منداڵانی شەهیدان ئەنفالکراوانە کە ژمارەیان لە 100 کەسیش کەمترە بە یاساوە بە کاتی خۆی بە یاسا ڕێکخراوە بەڵام ئەو پرۆسە بەهۆی قەیرانی داراییەوە خۆتان نەزانن دامەزراندن تاعینات نەماوە بەڵامی کێکە لەو خاڵانەی کە ئێمە داکۆکی لەسەرەکەی بەهۆی بارودۆخی کۆرۆناوە خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو تەڵەبەی کە لە سنووری خۆیان داوایان کردبوو بۆ ئامادەکردن بۆ ڕووفاتەکان هەموو جێبەجێ کراوە ماوەتەوە سەر ئەوەی ئەم وەزعی کۆرۆنا تۆزێک بوار بدات بۆ ئەوی بیانێنێ ئەوە پرۆسەیەکی بەردەوامە لەگەڵ دەستگای شەهیدانی عێراق و ئێمە پێکەوە کارەکەین بەڵدانەوەیان ئەو کەیسێکی قانونیە و بەردەوامە بین لەسەری و کاری لەسەر کراوە ڕێکار گیراوەتە بەر زیاتر ئەوە تابعی وەزارەتەکانی ترە نەکشەیدا وەزیر سەبارەت بە دابەشکردنی زەوی لە گەرمیان چەند ڕۆژێکە مشتومڕ لە نێوان جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری شارەوانی دروست بووە ئێوە چیە وەکو وەزیری شەهیدان بە تەسەووری من هەردوو تێڕوانینەکە دروستە ئەوە لە یەکتێنەگەشتن هەبووە تەفاومە بووە گرفتی سەرەکی نەبوونی زەوی بووە لەلایەن شارەوانیەکانەوە بە دابینکردنی ئەو فەرمانانەی کە هەبوو ینی گرفتە سەرەکیەکە نەبوونی زەوی بووە لەلایەن شارەوانیەکانەوە.